کاوعلی جێگری پارێزگاری هەڵەبجە لە هەژماری تایبەتی خۆی لە فەیسبووک بڵاوی کردوتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان نووسراوی ئاڕاستەی حکوومەتی عێراق کردووە تاکو ئەو بڕە بوجە تایبەتەی بۆ پارێزگاکە تەرخان کراوە کە 25 ملیار دینارە کەم بکرێتەوە بۆ 4 ملیار و نیو. جێگری پارێزگار بە حکوومەتی هەرێم دەڵێت هەندێک جار بڕیار و ڕێنمایی و یاسا دەکاتە بیان و کە لە هیچ شوێنێکی ئەم هەرێمە خۆی جێبەجێ ناکات و پابەند نابێت پێیەوە. بەڕاستی بەداخەوە حکوومەتی هەرێم ئەبوایە پێشەنگ بواە لە دەستپێشخەری بۆ هەموو ئاوادانکردنەوەیەکی هەڵەبجە. ئەبوایە هەڵەبجە ئێستا دوبەی بواە، بەڵام بەداخەوە کە وەک ئەوەی کە خۆیان هیچی بۆ ناکەن ناشیاڵن حکوومەتی عێراقی هیچ شتێکی بۆ بکات. من لێرەوە یەک پێشنیارم هەیە وەکو خۆم شخصی خۆم بۆ بەڕێز پارێزگار بۆ جێگرەکەی بۆ بەڕێز قایمقامەوە بۆ هەموو سەرۆک ئیدارەکانی هەڵەبجە بەڕاستی ئەبێ لەسەر ئەم هەڵوێست یعنی لەسەر ئەمە مووقفیان هەبێ و هەڵوێست بنوێنن. ئەگەر بەڕای من یعنی ئەوان ئەگەر ڕاست بکەن و دڵسۆزی هەڵەبجە بن و بیانەوێ ئیش و کار بکرێ بۆ هەڵەبجە ئەبێ دەرگای پارێزگار دابخرێت و قایمقامێت دابخرێ لەگەڵ ئەو خەڵکەیە بێنە سەر جادە و ئەمە قبول مەکەن. بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورەیە لە هەڵەبجە ئەکرێ بە گشتی بە تایبەتی لە کەسوکاری شەیدان. خەڵکی هەڵەبجە و کەسوکاری شەیدانی هەڵەبجە دەڵێن ئەوە وەفای حکوومەتی هەرێمە کە دژ بە بوجە و پرۆژەی شارەکەیان دەوەستێتەوە. دەژڵێن بێدەنگ نابن لە ئاست ئەو دژایەتی بەرامبەر شارەکەیان دەکرێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە. بەرپرسیارەتی سەرەکی دەگەڕێنەوە بۆ یەکێتی و پارتی کە دوو حیزبی دەسەڵاتن لەم هەرێمەدا. چیتر بەسیەتی کەوە بێدەنگی لەم فەرامۆشکردنی ئەم پارێزگانە لەیان ئەم دەسەڵاتەوە کە بە ئاشکرا دژایەتی و دوژمنایەتی ئەم پارێزگایە دەکات. بۆیە نابێ بێدەنگ من بە تایبەتی هەردوو لایانی دەسەڵاتدار پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان گەورەترین بەرپرسایەتی لە ئەستوی ئەواندایە کە ئەوان ڕێنادەن کەوا ئەم شارە ئاوادان ببێتەوە کە ئەم شارە لەسەر پێی خۆی ڕاوەستێت. بۆیە پێی داوا ئەکەین لە هاوڵاتیانی شاری هەڵەبجە بە تایبەت لەسەر ئەم قەزەیە بێدەنگ نەبن. ئەو نووسراوەی کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە کراوە بۆ حکوومەتی بەغدا کە بڕی بوجەکەی لە 25 ملیارەوە کەم بکرێتەوە بۆ نزیکەی 4 ملیار و نیو. ئەگەر بڕیارێکی وایە لەلایەن حکوومەت عێراقیەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە کارەساتە بۆ پارێزگای هەڵەبجە هەروەها دەرهاویشتەی باشیشی نابێت لەلایەن دانیشتوانی ناوچەکەەوە بەرامبەر بە حکوومەتی هەرێمەوە. ئومێدەوارم کە ئەم بڕیاران چێتە بواری جێبەجێکردنەوە ئەو لایەنەی کە لە حکوومەتی هەرێم ئەم کتابە یاخود ئەم نووسراوی کردو بۆ حکوومەتی بەغدا هەم پاشگەز بێتەوە هەم داوای لێبردن لە دانیشتوانی هەڵەبجەش بکات. ئەو 25 ملیار دینارەی بڕیارە حکوومەتی عێراق بۆ پارێزگای هەڵەبجەی بنێرێت دیاری کراوە بۆ پرۆژەکانی ئاوادانکردنەوە و چاکردنی ڕێگاوبان. ئەوەش باوڵی ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشووی فراکسیۆنی کۆمەڵ لە عێراقدا دابین کراوە، بەڵام حکوومەتی هەرێم داوای کردووە ئەو بڕە بوجەیە کەم بکرێتەوە بۆ 4 ملیار و نیو. ئەوەش کاردانەوەی لای خەڵکی هەڵەبجە و چین و توێژەکان دروست کردووە و دانیشتوانی شارەکەش دەڵێن دەبوو حکوومەت تایبەتمەندی بدایە بە هەڵەبجە، بەڵام دژی ئەو هەوڵانش دەوەستێتەوە کە پارێزگاکە بەرەو پێشکەوتن و ئاوەدانی دەبات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.